هەر کاتێک گوێت لە ناوی دانیال مێتەران دەبێت، ڕاستەوخۆوێنی ژنێکی بەهێز و میهرەبانی فەڕەنسیمان دێتە پێش چاو. ژنێک ماوەی چەندین ساڵ خزمەتی دۆزی کوردی کردووە و هەمیشە هاوخەم و پشتیوانی گەلی کوردستان بووە لە کاتی ڕووداوە سەختەکاندا و خەمی گەورەی بۆ ئازادی و سەربەستی گەلی کورد بووە. دانیال مێتەران کە لە ساڵی 1924 لە فەڕەنسا لەدایک بووە، یەکێکە لە قارەمانانی بزوتنەوەی ڕزگاری خوازی فەڕەنسا و لە شەڕی جیهانی دووەم ڕۆڵێکی گرنگی بینیوە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی وڵاتەکەی. هەروەها هاوسەری سەرۆکی پێشوو فرانسوا مێتەران بووە. هاتوو دانیال مێتەران لە تەمەنی 15-16 ساڵی خوددا بەشداری بەرخوادانی فەڕەنسا، یعنی دوێ دەمێدا جوڕەیەک پێشمەرگە بوو دژی داگیرکاریە ئەڵمانە بەشدار بوو. ئیجار ژوێ بۆ نوێ خاتوو دانیال مێتەران تێکۆشەری ئازادی بوو، تێکۆشەرە ئازادی بوو تا ئاخری ژیان. لە کودەرێ شەڕێکی تێکۆشینێک ji بۆ ئازادی، ji بۆ پاراستنا مافێ مرۆڤ، ji بۆ پاراستنا ژینگە هەبوونا ئەو پشتیوانیاوان دکرد. ئیجار تا ئاخری ژیانە خۆ ئێمە بخۆ ساڵی 82 پاییزی 82 داوی ناسیم و تا ڕۆژێک پێش بەفاتاوێژی ئەم زۆر جارە پێکەوە بوون و پێکەوە کار دکردن بۆ کوردان، یعنی تقریبا 30 ساڵ. ژنێکی میهرەبان شاژن بوو، تێکۆشەر بوو، ژیانی خۆشیدا پێش ئەوەی ئێمە بیناسین لە گەنجایەتیدا تاریخەکەی تەماشا بکەیت دەوری هەبووە لە خەبات دژی نازیەت کە داگیری فەڕەنسایان کردبوو و لەگەر هاوسەرەکەی خەباتی زۆریان کردووە، بۆیە ژنێکی ناسراو بوو لە سەرتاسەری دنیا، خەڵک گوێی لێرانەکرد و وە کوردیش خۆشی دەویست، ئەویش کوردی خۆش دەویست، تا تەنانەت کەیفی بۆش هاتبوو کە باسی دەکرد ئێمە دەمانگو داچی کورد. خاتوو مێتەران لە ژیانیدا پشتیوانی لە نەتەوەکانی وەک کورد و تبتەکان کردووە. لە هەمان کاتیشدا لایەنگرێکی بەهێزی وڵاتی کوبا بوو. لەو دوایانەشدا دەستی کردبوو بە دامەزراندنی چەند کۆمەڵەیەکی خێرخوازی بۆ یارمەتیدانی هەژاران. دانیال مێتەرانێکە بوو لە مهمترین بەبێ منافس مهمترین شخصیەتی عالەمی کە ژنی مثل مێتەرانی ڕئیسی فەڕەنسا بوو. خۆش و مێردەکەشی دائیمەن بەهانای کوردەوە هاتوون، بەڵام خۆی بە تایبەتی ئیحتیمامی کتابەتی هەبوو، چونکە خۆی ڕئیسی منەظەمەیەکی ئینسانی بوو لە فەڕەنسا و زۆر منەظەمەیەکی مهم بوو، یارمەتی دنیاانەدا هەموو شتێکیانە کرد. قەزەی کوردی زۆر بەهی نەزانی، بە مناسبە زانی بۆ ئیحتیمامی کتابەتی خۆی، لەبەرەوە هەر لە زووەوە ئیحتیمامی کتابەتی پیا کرد. بەڵام لە مستەوای ئەو ئێمە کەسمان نەبوو. مهمی مادەم مێتەران ئەوە بوو کە هات یەکێ بوو لەو کەسانەی کە لە بیدایەتی ئەوەڵی حرەکات و لە شەستەکانەوە زۆر نزیک و دۆستی کورد بوو. خاتوونێک بوو کە دەتوانم بڵێم وەکو خاتووە بۆ ئافرەتێک وەکو مرۆڤ دەستێک توانی خزمەتێکی باش بە مرۆڤایەتی بگەینی لە سەرەی جیهان، بە تایبەتی بۆ کێشەی کورد. سەردەستی ئەم خاتوونە کێشەی کورد بۆ کێشەیەکی نێودەوڵەتی، ئەوەی کێستا باز دەکرێت ئەنجومەنی بڕیاری 688 دوای ئەوەی دروستبوونی قاوەڕەی هەرێمی کوردستان بە حقیقەت ڕۆلی گرنگی ئەم خاتوونەی تێدا بوو. دوای ئازادبوونی کوردستان لە ساڵی 91ەوە هەر لە یەکەم هەڵبژاردنێکە سەردانی هەرێمی کوردستانی کرد، ئەمە وای کرد کە زیاتر ئاشنا بیت بە دۆزی ڕەوای کورد کە بەڵێ گەلێکە کە شار دەکات لە پێناوی ئاشتی، لە پێناوی مانەوە، لە پێناوی مافەکانی مرۆڤ. ئەم گەلە هیچ کارێکی دژی ئەم جیهانەی نەکردووە کە بەو شێوە دڕندانانە تاوانی دژی ئەنجام بدرێت. بۆیە ئەمە وای کرد کە ئەم کێشەیە ئەمڕۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی بیتە کێشەیەکی جیهانی، نەک تەنها لە هەرێمی کوردستانی خۆمان بەڵکو لە باکوور، لە ڕۆژاوا و ڕۆژهەڵاتیش. لە ساڵی 2015 سەرۆک مەسعود بارزانی لە ساڵوەگەری کۆچی دوایی دانیال مێتەران لە شاری هەولێر گوتارێکی گرنگی پێشکەش کرد و ڕایگەیاند هەمیشە بە چاوی دۆست و پشتیوان لە فەڕەنسا دەڕوانین. سەرۆک بارزانی لە وەسفی دانیال مێتەراندا کە بە دایکی کورد ناسرا بوو ڕایگەیاند کە دانیال یەکەم کەسی بیانی بۆ بە چاوی خۆی بینی بێتی و فرمێشی بۆ گەلی کورد ڕشت بێت.
هەروەها دانیال مێتەران دڵسۆزێکی بە ئەمەکوو بۆ وەفای گەلی کورد بوو، بۆیە هەمیشە یادی بە زیندوی ڕادەگرین و هەمیشە بە چاوی دۆست و پشتیوانی گەلی کورد لە فەڕەنسا دەڕوانین. بەڕاستی بوو من شتێکی تازە بوو، یەکەم جار بوو من ببینم کەسێکی ئەوروپی فرمێسک بۆ کورد بڕێژی. ئەمە زۆر تاسیری لە من کرد. دوای ئەوە لە هەرچی محفلێکی نێو دەوڵەتی بوو بێ لە خودی فەڕەنسا هەوڵی داوە کە بەرگری لە مافی گەلی کوردستان بکرێت. هاتوو دانیال میتەران دوو وڵاتێوی هەبوون، فەڕەنسا بۆ کولێ بوو گەورە بوو و کوردستان وڵاتێوی دل بوو، گەلش کوردستانی هەز دەکرد و خزمەتێک مەزن بۆ دۆزا کوردی کرد. بتایبەتیش بۆ دۆزا کوردی دە ئاستی نابنەتەوەیدا بدەناسین. دوێ دەمێدا لە سۆڤیەتێ یا لە ئەمریکایە بە ڕێگای مادام میتەران هەند دەرگا دەبوون ئەم چون هەنجیگەها کو ئەو نەبوون ئەمە نەتوان بوو. یعنی ئەوە ساڵی 89 پشتی کوچوو کامپی پەنابەری کورد لە مێردین و دیاربەکر و موشێ دیت و گەلێک ژێ دڵگرام و گەلێک ڕەمگین بوو. دگەڕانەوەدا بۆ دۆزا کوردی لە هەموو جیگا بێ ناسین. درۆژ چوندا چوو میخائیل گۆرباچۆف و رایسا خاتوناوی دیت کە بۆ وان لەگەڵ دۆکیومانت و فیلمی ڤیدیۆ و حالی کووردا گەلێک خراپە دەبێم هەموو پێکەوە یارمەتی بەوان بدەم. ئەو چوونێوی بۆ سەدەمش بۆ کە تورکیا وێ دەمێدا ئامادەگی دەکرد کە هەن بەرپرسی کوردی کول کامپون بنێرە بۆ بەغدا. ئیجا چوونێوی بڕیا مەدیا هەوقات هات ناسین کە تورکیا وێ جوڕەتێ نەکرد ئەو کەس هاتم پاراستن ئانا هەموو شەهید بووبووم. بە پەرۆشەوە هەمیشە بە دوای هەواڵەکانی کوردستان نەک تەنیا لەسەرێ مەسەلەی مافی مرۆڤ بەڵکو دانیبی سیاسیشیدا مەبەست بوو، بۆیە پەیوەندێکی باشی هەبوو لەگەڵ حەزبەکان. پێشەوە دەورێکی کاریگەری بینی لە دامەزراندنی ئەنشتی کوردی لە پاریس لەگەڵ کە دکتۆر کەندار نەزان و دکتۆر قاسملۆ شەهید قاسملۆ یۆڵماز گونای کە بایخیان بە کوردەدا. لە ئەوروپا مەزدەرێکی زۆر ئەساسی بوو بۆ ئێمە. هەر مەسائلێکی دەولی گەورەمان بەهاتە بەردەم خۆمان قوتمان پێنەشکاپە نامانە بردەبەر مادام میتران و ئەو کەسانی کە زۆر ئەوانەی لە پاریس مەسئولیەتیان هەبوو کێنداڵ نەزان بە تایبەتی زۆر هینان کرد ئیسیفادەیان لە وەزی خۆیان کرد لەگەڵ مادام میتران و مادام میتران ئامادەیی هەبوو خۆی و کەسەکانی نزیکشی حتا زۆر کەس هەبوون لە ڕێی مادام میترانەوە هاتن و ئەبوونە بۆ دۆستی نزیکی میلەتی کورد. هەتا ئێستا مهمترین ئەو کەسانەی کە تەئیدی قەزەی کوردەکەن و یارمەتی کوردن و بەڕاستی بەبێ مقابل شی زۆر باشمان بووکەن فەڕەنسیەکانن. بۆ یەکەمین جار لە بڕیارێکی نەتەوەیەکردەکان باسی پاراستنی کوورد دەکات کە ئەو بە هەوڵ و ماندووبوونی خۆی داوای لە هاوسەرەکەی کە سەرۆکی یەکەمی وڵات بوو کە ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە بڕیارە استراتیژیەکان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمە وایە لە هاوسەرەکەی کە بتوانیت ئەم بڕیارە باوکاری وڵاتانی تر ئەمریکا و بریتانیا دەربچێنیت بیتە هۆی ئەمە. ئەم پەیوەندێکی ئێستا هەیە پەیوەندێکی دیپلۆماسیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و فەڕەنسا. پێشان پەیوەندیەکانی نێوان فەڕەنسا هەرێمی کوردستان بەچەند قۆناغێک تێپەڕی بوو. سێ قۆناغێکم قۆناغی کەسایەتی بوو کە دۆستەکانی کورد سەردانی ناوچە ئازادکراوەکانی کوردستانان دەکرد. قۆناغی دوام قۆناغی مرۆڤایەتی بوو، بەڵام ئەم قۆناغی دیپلۆماسیە یەکی لە بەرهەمەکانی ئەم خاتونەیە.
خاتو دانیل میتران باواکی گشتی پشتیبانی تکوشینی آزادی گلی دنج دکر یعنی با نمونه پشتیبانی دالای لاما یه تیبت کر یه هن گلی امریکا لاتین گلی سرطایی یعنی و بین امر اندیان برزیل و جیدن پشتیبانی آن کر لیه کرد به تایبتی اجبر که غدرا yani zordesiya kul Kurda hatiye kirin cihana ve demeda o ya iroji benumune milleteki azın milleteki kuzbu tane azadiya xud xaze çavevil malu milku ardu velate milleteki dinniye taniya xaze ser axa babu kali xu ba azadi biji o ev çend devlet ve gadru zulmeyle etkin jibovi vicdanı ve tahammül netkir ایجار حتی که ممکن بود حتی دتوان بود خواست اوی دگو ام وجدان بر پرسن سیاسی دنیای هوشیار بکن سر هوشا کردان سر وز اوان تنانت من یکم زارج کدیم لشهید بون دکتر قاسم دوبو ل پاریس تایبت چون بو بجداری کردن ل ناشتنی ترمی ل مقبری ناساوی فرانسا پیر لاشیس لوی تاریخ خوندوا دوای ئەوەش کۆنفرانسی نێودەوڵەتی کە لە پاریس ئەنجام درا بە هاوکاری فرانس لیبرتی و ئەنوشتری کورد و حکوومەتی فەرەنسا کە یەکەم کۆنفرانسی نێودەوڵەتی بوو و کاریگەرێکی زۆر گەورەی هەیە بوو لەبەرەوەی خەڵکەکی زۆر بەشداری کردو لە نوێنەرانی حەزبە سیاسەکان و حکوومەتەکان و حکوومەتی فەرەنسی وەزیر و ئەندام پەرلەمانیی زۆر بەشداریان کرد لە وڵاتانی ئەمریکا و کەنەداش خات بووتەن لە یەکێتی سۆڤیەتیش هەم پرۆفیسەرانی کورد وەکو نادر نادرۆف و ئەوانی تر کە بایخیان بە مەسەلەی کوردیدا یاخود دیراساتیان هەبوو خێزانی زەخارۆف بەشداری هەبوو لێوێندەر و تاریشی خوێندەوە مەدامی ترانیش یەکێک بوو لە سەرپەرشتی کە سەرپەرشتی ئەو کۆنفرانسیان دەکرد و دەنگێکی زۆریش داوە خۆی کە دۆستی کورد بوو مجاملەی ناکردین ئیشێکی مهمی بەمبازی بی خۆی زانی کە من ئەم خزمەتەی میلەتەکە بکەم بەڵام معاملەشیان لێ کرد ویسان بیکوژن وتیان زۆرشیان لێ کرد لە سەقەزەی کورد بەڵام ئەوەی کە لای من مهم بوو مادام میتران هەتا ئاخر نەفەسی لەگەڵ کووردا مایە و ئێمە ئاعتیزازمان پێوە کرد و هەرەوەمان پێکرا من لێم پرسی وتم ئێمە مشکلەی ئێمە لەگەڵ تۆ مادام میتران ئەوەی متەرجیمیشم لەگەڵ بوو ئەو جۆیس بلاوە بوو وتم نازانین ئێمە چی خزمەتێکی تۆ بکەین فێرمان کەس چی ئەتوانین بۆ تۆ بکەین وتی قاتە جلی کوردی ژنانم بۆ بکەن منی تەلەفۆنم بۆ خۆ بازیەکم هەبوو ئەمری خوای کرد لوی زەعەتار ئەوە ژنی کەمالی شێغەری بوو کارگەی زوتی بە کەسێکە نەڵێ مە خۆم بۆ یەکەم بۆی کرد جلێکی زۆر زۆر جوان و بۆمان برد زۆر زۆری پێخۆش بوو حتا ئەوەی کە جلی کوردی لەبەرە کرد لە بەردە مناسەباتە ئەوە زۆر مهم بوو بە حەقیقەت من دەتوانم بڵێم کە هەموو تاکێکی کورد قەرداری خاتوودانا میتەرانە لە هەر چوار پارچەی کوردستانەوە بەتایبەتی لە هەرێمی کوردستانە و ئازادی و دیموکراسیەکی ئێستا هەمانە و پێشکەوتنەی کە لە هەرێمی کوردستانە ئەم خاتونە ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە من سەری ڕێز و نەوازش بۆ ئەم خاتونە دادانێنم کە هەموو ژیانی خۆی کردە قوربانی مرۆڤایەتی بەتایبەتی دۆزی ڕەوای ئێمە کە دۆزێکی سروشتی خۆمانە لە ناوچەیەکدا کە ببێ هۆ تاوان دژی ئێمە ئەنجام درا جینۆساید کراین ئەم خاتونە توانی بە هەواری گەلی کووردا بێت و ئێمە بگەیتە ئەو قۆناغا کە سەرۆکی ئێمە لە کۆشکی ئێلیزێ لە کۆشکی سپی لە وڵاتانی ترش پێشوازی لێ دەکرێت کە ئەمە جگای خۆشحالیە ئەگەر خاتونێکی وا دۆستێکی وامان نەبە ئەو کات زەحمەت بۆمە بگەینە ئەم ئەنجامە بۆیە من سەرخۆشی خۆم هەم لە گەلی کورد هەم لە گەلی فەڕەنساش دەکەم کە ئەم خاتونە ماڵە دەست داوە بەڵام دەتوانم ئەوەش بڵێم کە بە سەدان خاتونی ترێستا لە فەڕەنسا هەنا کە هاوکاری هەرێمی کوردستان دەکەن کە مەش بەرهەمی ماندووبوونی یەکێک لەوانە دانیێل میتەرانە لە تەمموسی ساڵی 1992 دانیێل میتەران کە بە سەردانێک لە سلێمانی بوو
بەڕێوە بوو بۆ مەزارگەی شەهیدانی هەڵەبجە. لەسەر ئەو ڕێگەیەدا ڕژیمی ئەو کاتی عێراق بۆمبێکیان بۆ دانابەوە بە مەبەستی تیرۆرکردنی، بەڵام خۆشبەختانە ڕزگاری بوو. ئەویش بەهۆی ئەوەی بارهەڵگەرێک بەڕێکەوت چوە نێوانی بۆمبەکە و ئۆتۆمبیلەکەی مێتەران کە ڕێگری کرد لە کوشتنی. ئەوەش دەرەنجامی ئەو پیشگیریە زۆرەی بوو بۆ هەرێمی کوردستان و وەستانەوەی بوو لە بەرامبەر ستەم و زەبری حزبی بەعەز کە بەرامبەر گەلی کورد ئەنجامی دەدا. بریندارەکانی هەولی کوشتنی تیرۆرکردنی کە لە ساڵی 92 ئاماژەم کرد کە سەردانی کوردستانی کرد کە ڕۆیش بۆ سەردانی هەڵەبجە لە ڕێگادا ڕژێمی عێراق پلانێکیان بۆ دانابوو، دەقینەوەیان ئەنجامدا بۆ کوشتنی، بەڵام خۆشبەختانە و بەرنەکەوت. سێ پێشمەرگەی ئاسایش شەهید بوون. یەکێکیان باوکی پێشمەرگەی چخۆم بوو. ئەجا من تەرتیبم کردبوو کە چەند کەسێکی بریندار بوون و نزیکەکانی ئەو شەهیدانە لە کۆیە چاویان پێکەوت و ئەویش زۆر بە متەئسیریەوە قسەی لەگەڵکردنەوە تەمەنای چاکبوونەوەیانی کرد و هەندێکیان ئاساری برینەکانیان پێما بوو ئەوەی بۆی بکرێتن وادیشدا ئەوەی بۆی بکرێتن هاوکاریان بکات. یەکەم سەفەر ساڵی 1991 بوو، کاتی کۆچبەری گەورەی کوردان. کارەساتێکی یەکجار مەزوون بوو، 1.5 میلیۆن کورد بەر بە ئیران و تورکیا کۆچبەری دکردن، یعنی دنیا هەموو بوو ئەوەکی هەموو مەدیادا داهات باسکردن. ئەو ڕێگاهی فڕۆکەیەکی تەیاری فەرەنسا هات ئیران، ئەولی چوو کامپا پەنابەری کوردên کورد ئیران و مەهاباد و لجێدن بوون ئەوان دیت. ئیجا پاشی ئەو ڕێگا هات مەرزی یعنی حدودی ئیران و عێراق دەرباز کرد، چوو بارەگاهی پێشمەرگە لەبەر برێز کاک مەسوود و ئالیکاری وی وێ دەمێ ئەو بوو کاک نۆشیروان بوو، نۆشیروان مستەفا. ئەوە فیلم تەلەڤیزیۆن بامە هەنە یعنی چوون بۆ سەردانی وان و بلێنک و هێڤیا خوون نەکن، بەرخۆداناخ و بەردەوام بکەن، ئەوێ چارەسەریکی پەیدا ببە. ئیجا و پەیامێکی گەلک گرنگ بوو دوێ دەمێدا کو خاتووە سەرۆکی دەولەتێکی مەزن وەک فەرەنسا بێ حدودێن دەولەتا بناسە بچە بۆ سەردانە سەرۆکاتیە بەرخۆدانە کووردا، ئەو پەیامێکی گەلک گرنگ بوو. دوو هات بۆ پارلمانە کوردستان بۆ شەرعیەتە پارلەمان بێناسیم، چونکە لەگەلوێ گەلک مەدیاژی هاتن بۆ دنیا هەموو زانبن کە کورد گەلێکی ماقولن، دەمۆکراتن و بڕیا دەمۆکراسیە پارلمانێکی هەڵبژارتنە و چوو بۆ پیرۆزباییە پارلمانی و ئامادەی وێجبینی بوو. ئیجا ئەو شەرعیەتێکی ناودەولەتیدا بۆ پارلمانە کوردستان. لە ساڵی 1991 ئەنجومەنی یاساییش بڕیاری 688 دەرکرد لەسەر پێشنیاری خاتوو دانیال مێتەران و فەرەنسا کە پاش کۆڕەوە ملیۆنەکەی کورد و ڕەفتاری نامرۆڤانی ڕژێمی سەدام بەرامبەر گەلی کورد، ئەم بڕیارە لایەنی مرۆڤانی هەبوو کە بۆ پاراستنی مافی مرۆڤ لە عێراقدا دەرچوو. بە پێی ئەم بڕیارە و ئەو کارەساتەی کە لە کاتی کۆڕەوەکەدا هەبوو پاش ماوەیەکی کەم ناوسی دژەفرین لە بەشێکی کوردستانی باشوور بۆ پاراستنی ئاوەرەکان دانرا لەلایەن بەریتانیا و فەرەنسا و ئەمریکاوە. مەدام میتران دەتوانم بڵێم دەورێکی کاریگەریشی هەبوو لە دەرچواندنی بڕیاری 688 کە ئەو وەختی فەرەنسوا میتران سەرۆکی فەرەنسا بوو لەگەڵ جۆن مێجۆر کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بریتانیا بوو. دەورێکی کاریگەریان برین لە هەم سیاغەکردنی قەرارەکە و قەرارەکە لە ئاساسدا بن لەبەرەوەی لە لەندەن بەهۆی سەفیری فەرەنسا لە لەندەن ئەو وەختی لە لەندەن بووین، ناوەڕۆکی بڕیارەکە زۆر باشتر بوو لەوەی کە دەرچوو، لایەنی سیاسی تێدا بوو، باسی مافی چارەی نووسی تێدا بوو زۆر. بەڵام ئەمریکا و لایەنەکان تر بۆ ئەوەی عەرەب و تورک و وڵاتانی تر ڕازی بن بەو شێوەیەیان تەرتیب کرد کە کەس ئێعتراز نەگریتن. ئەجنا پرۆژەی بڕیارەکە زۆر بە
بەڕوونی باسی مافی سیاسی و مافی چارەی خۆنووسینی کوردی تێدا بوو و بەڵام دیسانە چونێ ئاماژە دەبی بەوە بکەین کە دەوری مەدام میتران لەوەدا زۆر بوو لەسەر ئەوەی کە شاری دەخستە سەر هاوسەری بۆ ئەوەی بایەق پێ بدات. ئەو دایک ئەو کەسە کو ینی دلۆڤانی و ڕەحماویش بۆ هەموو مناڵی هەیە. دانیێل میتەرانژی ئەو ساڵ 30 ساڵاندا زۆر ئاوایان پشتیوانی و ئاریکاریدا کوردی ڕۆژهەڵات، کوردی باکوور، کوردی باشوور، تشتیش دەسیواتیە خوێندەکار و هونەرمەند و ڕەوشەنبیر و زیندانی سیاسی ئیجاب تایبەتیش بۆی باشوور دەورەیەکی گەلە گرنگ گێوێ هەبوو لە ئیس بوو. ئیجا ئەو ناوێ هەم مەدیای فرانسی دانێ بۆ دایکا کووردا چون کەس نەبووکو بە حالێ کووردا بگری. ئەوە ئەو دلەوی زیز بوو ئەو غەما خۆ بڕیا مەدیا بۆ هەموو گەلێن فرانسا، ئەوروپا، ڕۆژەوا پارڤە دکرد. وسا بوو کو وەختێ پرەزیدان ینی سەرۆک میتەران ئەم بێژن دوێ دەمەدا بیل کلینتۆن دودیت بیل کلینتۆن پرساویە ئەوەش مادام میتەران دوگۆ حالێ کووردا چەوانێ کوردێوە چەوانن یعنی لە هەموو دنیا هاتبوو ناسکردن کەسێک و بێتر خەما کووردا دخوا ئەو بوو ئیجا ئەوش بوومە سەرکەتنێکی باش. پارتیên niha partiyên çep û rast û yê navendî hemû piştîvanî Kurd bûn hemû bêîstina. Îjar bi taybetî di wê demê de em bêjin birêz François Hollande berpirsê yek ji komeleyê mala Mitterrand bû. Îja ew ê bixwe François Hollande bo min got Daniel Mitterrand her hefteya bo me digot ji bo Kurd êwe çi kirdine. Katî bû serekomar jî ewal bîrî wî neçû. Tedî hat hewara Kurda wextê ku Daeş êdîşê vekir û ez zanim ku ew ê dilê Daniel Mitterrand xweş bibe. Îja nav berpirsê êstê de jî hê gelek kes hene ku di wê demê de mindal bûne, gênc bûne ew kirine lê bihîstine. Ew peyam di nav gelê Kurda di nav gelê Fransa de bela bû. Ji wê bûnê sempatî piştîvaniyekî mezin lê gelê Fransa ji bo doza Kurdî heye û serokên Kurda tên bêderê bi mustewa çi bigire serokê dewletekî wan qebûl dikin. Pêm waniye li tu welatekî din ew qas pêşewaziyekî germ bo wan bêkirin ben. Serok Mam Zelal û Serok Kak Mesûd ke çawiyen be Serok Komarî Fransa ke wa bizem 93 bû. Basî hînî kir û François Mitterrand basî ew ê kir û êwe dibî wa bin û çeşetan nebîtin. Eger êwe çeşetan nebîtin min çeşem bû duruz dibîtin li malewa. Destûn malewa delê çît kir bo Kurd û çît nekir. Li ber ew êwe ke muşkiletan nebî min li malewa îstirahetim. Bew dereceye Madame Mitterrand bo man derdikevîtin ke çend bayexî be meseleyê Kurdî dawa. هاتو دانیل میتران که بەڕاستی ئەو خانمە مافێکی زۆری لەسەر ئێمەی خەڵکی کوردستان هەیە. ڕۆڵێکی زۆر گەورەی بینی لە بەرگریکردن لە دۆزی گەلی کورد. هەرچی لە توانایدا بوو کردی و من دڵنیام دەیویست زۆر زیاتر بۆ کورد بکات بەڵام دیارە مەجال هەر ئەوەندە هەبوو. تایبەتی بۆ کووردا کوێوا کەسایەتێکی gelek girîng bû di rojî teng û reşî Kurda da hat hewara me û dewreyekî gelek girîng lês bi taybetî bۆ damezrandinê ew Kurdistanê azad yani ew rola wan biryara 688 neteweyê girt û di wê demê de bi rastî dewreyekê gelek girîng lês îjar Kurd gelekî gelek kêm û kurtiyê me hene lem gelekî biwefane, milletekî biwefane.
وفادارم جا دخوازم که او لاپره گرینگا بیجوی خوش بیر نکن و بگینن جیل تازه که بتنه نینن دنیا دوست وان هنه حتی که او بخو بدنگه کی معقول و دموکراتیک دوزا خو بپارزم اول دنیا درواجی گلک دوست وان هبم بگومان بری همیا دانیل میتران پشتیوی کسی وکا ادوارد کندی هبون کسی دن هبون پشتیوانی کرن لی دانیل میتران هم بیجم یاکو آلا آزادی کردستان برستر دکر او بو ئەبێت لە ویژدانی کووردا جێگەیەکی هەبێ ئەم ئافرەتە ئەبێت لە ناو ویژدانی کووردا بێ کورد بزانێ ئەم ئافرەتە چی ویستووە تا بتوانێت ئەوە بکا بۆ ئێمە ئەخە گاڵتەنێ لەوانەیە زۆر زەحمەت بوو بێ بۆ ئەو بام ئێمە حەقمان لێ بەسەرەوە حەقمان بەسەرەوەی ئەزانین ئێمە هەر وەختێک دانیال میترانمان پێویست بوو بێ چوینەتە لای چی پێکرا بێ کردوێتی دانیال میتران لە قۆناغە جیاوازەکانی ڕابردوو بە تایبەتی لە دوای سەرهەڵدانی مەزنی خەڵکی کوردستان لە ساڵی 1991 بەدواوە توانی وەک کەسایەتیەک ڕۆڵی خۆی لە داکۆچیکردن لە گەلی کوردستان و دۆزەڕاواکەی ببینێت و لە ناوەندە جیهانی و بڕیاردەرەکاندا وەک پشتیوانێکی بەهێزی گەلی کورد دەربکەوێت و دەستی هاریکاری بۆ گەلی کوردستان درێژ بکات و هەر لە بەرم هەڵوێستە مرۆڤ دۆست و ئەرێنیانەی تا کۆچی دوایی کرد بە دۆستیەکی هەرە نزیکی گەلی کورد هەژمار دەکرا و لای تاکەکانی کورد ئاشنا و خۆشەویست بوو.